پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێ. ئەم کاتتان باش. ئێستاش دەزەکەین بە پرسیاری 33 پێداچوونەوەی گشتی بەشی یەکەم. پرسیاری 33 باسی ئۆتۆمبیلێکەکە کێشەکەی 13500 نیوتنە. کێش واتە ئێفچی 13500 نیوتنە. بە خێرایە گەڕات بڕەکەی 50 کیلۆمەتر لە سەعاتێکدا. خێراییەکەی 50 کیلۆمەترە بۆ هەر سەعاتێک لەسەر ڕێڕێژی بازنەی بە نیوەتیرەی 200 متر بە نیوەتیرەی 200 متر. ئەمانە بدۆزەرەوە چەقە تاودانی ئۆتۆمبیلەکە واتە AC. دوای ئەو داواکرایەکی تر کەمترین نرخی هاوکۆلکەی وەستاوە لێخشاندنی نێوان تایەکانی ئۆتۆمبیلەکە و ڕێگاکە. باش تاکە و زەویەکە کەوا لە ئۆتۆمبیلەکە بکات بتوانێت لەسەر ڕێڕەوە بازنەیەکەی بە سەلامەتی پێچ بکاتەوە. باجارێ لقی یەکەم حەلکەین. بەنسبەت ئەیسیەوە ئەگەر سەرنجێکی دراوەکان بین ڤمان هەیە لەگەڵ ئار و لەبەر ئەوەی ڕێڕەوەکە بازنەیە کەواتە ئەم خێرایە بێ بە لێکەوتە خێرایی. پاشان یەکەکەی گونجاو نییە کیلۆمەتر و مەتر ناگونجێت ئەبێ بیگۆڕین بە مەتر بۆ چرکە. کەڕە 1000 لەسەر 3600 چرکەیەکەین 1000 متر بۆ 3600 چرکیان ئەتوانین ڕاستەوخۆ دابش 3.6 بکەین ئەبێت بە مەتر بۆ چرکە و ئەکاتە 13.8 متر بۆ هەر چرکێک. سێسانزەی تاوا تقریبان خۆی کاخ. دوای ئەوەی کە ئەومان گۆڕین یەکەم داواکرا و ئەیسیە دۆزینەوە. ئەیسی لەبەرەوەی لە پرسیارەکە VT و ئارمان هەیە ئەو پەیوەندیە بەکاربێنین باشترە کە VT و ئاڕی تایە واتە VT دووجا لەسەر ئار. لێرە VT بریتە لە 13.8 و دووجایەکەین و نیوەتیرەکە 200 مترە ئەمەش 200 متر. ئەنجام AC دەرەچێکە لە 106ەکە لە 106 متر بۆ چرکە دووجە. تا ئێرە پرسیارەکە ئاسایە ڕاو هیچ کێشەی شتیانی و هیچ قورسی شتیان نابینین. لقی دووهەمی داوای کەمترین هاوکۆلکەی وەستاوە لێخشاندنەکە. لێرە تێبینیمان هەیە و ئەم تێبینیە بۆ پرسیاری 33 34 35 بێ بەبێ جیاوازی. ئەگەر جۆری سوالەکانیش شەر نییە ئۆتۆمبیل بێ مەسەڵەن پرسیاری چکیان ئۆتۆمبیل نییە پرسیاری 35 کەچی بە هەمان ئەم فکری ئێستا باسیەکەم حەلەکرێ. مادەم لەم پرسیارە کەلیمەی لێخشاندن ئەبینم دراوی لێخشاندنی تایە مەسەڵەن ئەڵێ کەمترین نرخی هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن ئەو کەلیمەی لێخشاندن خەتێکە خەمەژێر هەر پرسیارێک کەلیمەی لێخشاندنم تیابینی سڕی سوالەکە ئەوەیە چەقە هێز یەکسانەکەی بە هێزی لێخشاندن بۆ ئاسانی ستاتیک فریکشن. بەم یاسایە ئەتوانین پرسیاری 33 و 34 و 35 حەلکەین. هەرسێکی باشی لێخشاندنەکە هەرسێکی ئەو کەلیمەی سڕەکەیت. ئەنجاکرێم سوالە بە شێوازی خۆیەک و حسابی حەلکەین ئەشکرێ بە شێوەی ڕەمز بدرێ واتە هێندە فیزیایەکان و بکرێ باڵبژاردن. بە شێوەی هەڵبژاردنیش باسی یەکەم بە شێوەی حسابیش حەلیەکەم بۆی هەردوو فکرەکە ولا دروست بێ. چەقە هێز ئێمە چەندین یاسامان خوێن بیرمان بێت چواردانە بۆ نەبوو MAC MVT دووجا لەسەر R MR ئۆمیگا دووجا ئەنجاکە دانێکی کەشمان خوێن MVT ئۆمیگا وانە بوو ئەو چواردانە. کامی گونجاوە بۆ ئێرە AC هەیە باشە بەس بارسایم نییە کەواتە MAC لە هەمووی باشە بزانین ئەو ئێمەش چارەسەرێ بکەین. MAC لە هەمووی باشە چکە هیچ نەبێ ئەیسەکەت حازرە. داواکراوەکە میوستاتیک واتە هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن و کەمترین هاوکۆلکەشێ ئەمان داواکراوەکەی بە ڕەنگی سوور. ئەنجا هێزە ئەستوونەکە FN Normal Force Reaction. بەڵام ئەو هێزە ئەستوونە ئەگەر ئێستا ڕسمێکی بۆ بکەم ئۆتۆمبیلێک لەسەر چێوەی بازنەیەک لە ڕێڕۆیەکی بازنەیە پێچەکاتەوە ئەوە ئەلێرەیە ئۆتۆمبیلەکە چەقە هێزەکەی بریتە لە هێزی لێخشاندن واتە FC کاتە هێزی لێخشاندن. ئەو هێزە ئەستوونە کامێ ئەو هێزە ئەستوونە کاردانەوەی ڕێگاکەیە کە MG بۆ خوارەوە واتە کاتە FG Gravitational Force FG کە کاتە MG ئەمە بەرامبەرەکەی کاردانەوە هەیە. کاردانەوە نۆرمال ریاکشن یان نۆرمال فۆرس ریاکشن یان FN هێزە ئەستوونەکە لە بڕدا ئەکاتە MG لە ئاڕاستای پێچوانێت کەواتە ئەتوانم FNەکە دابنێم بە MG بۆ هەنگاوی دوای ئەو لە جێی FN ئەنووسم MG.
ئMG بریتە لەم 13500 ئەگەر 13500کە دابنێم ئەبێت بەڵام سوالەکە کەمێک ئاڵۆزە بێ دوور درێژە بێ بۆیە وا چاکە من ئMGەکە دەستکاری نەکەم نەینووسم 13500کە نووسم ئێممان هەیە ئەمەش AC بۆ ئەوەی ئەو ئێمەشم لە کۆڵ بێتەوە هەردوو لا دابەشی ئێمەکەم بەوەش پێویستم بەم ژمارەیە کە دراوە 13500کە نانووسم چکە گەر بێت و لێرە ئاداینم لە ڕووی بیرکاریەوە یاساکەم ئاڵۆزە بێ ئەبێ لێرەش بارسایی بدۆزمەوە جا بۆ خۆم توش سەرێشاکەم بارسایی لە هەردوو لالا بەم و لەولا ئMG نانووسم جیەکە ئەزانین هەمووان لێرە چیم دەستکەوت هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن لە نێوان تاکانی ئۆتۆمبیل و ڕێگایەکدا کەمترین هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن ئەبێتە ڕێژە لە نێوان AC و G کەواتە ئەکرێ ئەم پرسیارەم باڵبژاردن باتێ مەسەلەن بەسابینێتەوە بڵێ گەر ئۆتۆمبیلێک لە ڕێڕۆیشی بازنەی ئاسۆیدا پێچ بکاتەوە ئەوە کەمترین هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن نێوان تاکانی و ڕێگاکە بە پێی یەکێک لەم پەیوەندیان نادرێت یانی چێک لە وەڵامانە یان وەڵامە ڕاستەکە هەڵبژێرە یەکێک لە وەڵامانە ڕاستە مەسەلەن ئەمە دانەیەک ئەی تۆ AC سیاسا چوار سامان بۆ خوێنەوە گەربیرە بێ مەسەلەن FC لەسەر ئێمە خوێنەوە VT دوجا لەسەر R خوێنەوە AR ئۆمیگا دوجا خوێنەوە VT ئۆمیگامان خوێن ئەمە چوار ئەی بێم لە جێ ئەو AC ئەو چوارە دانم چواردانە درایەکەم دەست ناکەوێت هەر چواریشی ڕاست کەواتە سیانیم بۆ نووسێ لە ئیمتیحانە ئەڵێ ئەو وەڵامانەی پێش و هەمووی ڕاستنەوە سابێ ئەوانەی پێش و هەمووی ڕاستنە هەڵبژێری کەواتە مەسەلەن AC ئەگەر من بکەم بە VT دوجا لەسەر R چی لێت ئەبێتە VT دوجا ئاڕەکەێتە لای AG خۆ ئەمەش ڕاست باش ئەی ئەگەر بنووسم R ئۆمیگا دوجا R ئۆمیگا دوجا خۆ ئەوەش ڕاستە لەسەر چی ئەوەش ڕاستە کەواتە وەسیان چوارەم دراوی دی ئەڵێ هەموو ئەوانەی پێشەڕاستن هەمووی ڕاستەوە کردمان بە سوالی هەڵبژاردن بەبێ ڕقم بەبێ ینی ژمارە و بڕ بەڵام ئەگەر بە حسابی بێ هەر لەم هەنگاوەوە ئەی سی چەندێکە داینە ئەو تا لە خوێنمانە لە 106 تەقسیم 9.8 تاوێکیەکەی وەکەوایە لە 106 تەقسیم دەکەی یەک خانێکە بچووکە بێتەوە بێ بە لە 100 ئەوەش حاسبی پێویستێنی قەت بە ئەنجام کردیە لە 100 ئەمە وەکو حسابی حەلم کرد ئەوە ژۆکو پرسیاری هەڵبژاردن ئەوە ژۆکو پرسیاری هەڵبژاردن دیقەت بە ئەمە زۆر کەس ناوی لە ناوە هاک باشە ئەگەرمانەی یای تێچیەکەی دەرختە نایزانی بۆیە تۆ خۆت ئەتوانێ ئەمە یاسانە دەربێنی و ناویشی لێمە نەیەک چکە ئەمە کورتکردنەوە یاساکێ ئەمە هەمووی کەمترین ناوکۆلکەوە ساو لەخشان خۆت دەتوانی یاساکە دانی ناکرێ ئەمانە لەبەرکەین ئێستا من لەبەرم نییە یاسانە نازانم بەڵام چی هەج دەقێبمەوە ئەلێرەوە بە یەک لەحزاڵمەوە ئەوە تاو هەڵەش ناکەم تیا کەواتە دەرخەکە شتێکی دائیمی نیە لە فیزیا هەوڵ بە شت دەرخمەکە بەڵکو خۆت وەستا بە خۆت بچۆ ئەم هێندانە دەربێنە ئەمانە خۆت دەری بێنە چ پێویستە کاچێ بۆ بنووسێتەوە بچێ دەرخیکە هیچ ناگەرەوە حەزی لە لەبەرکردن و دەرخە فەرمەوە تا با بچێ لەبەریکا بەڵام من پێ دەڵێم ئەو ڕێگا هەڵەیە ئەو ڕێگا ئینسان تووشی هیلاکبوونی مێشکەکە تۆ خۆت دەریکەی بە لەحزەیەک بە لە بریدانانها ئەیسیە کاتە VT دوجا لەسەر ئاڕۆ VT و ئاڕەچێتە پاڵجێک ئەیسیە کاتە R ئۆمیگا دوجاژ ئەو جێکە لە ژێر ئەوە دەرهێنانێکی بەسیتە لەحزەیەک پێچێ نە دەرخات و نە مێشک خۆ هیلاکردنی نایە پرسیاری چکە کە هاوشێوەی فکرێم سوالانێ 34 ئەوش دیقەت بە هەر پرسیارەکە باسی ئۆتۆمبیلەکەکە دیقەتی دەقەکەی بە ئۆتۆمبیلێک بارساکەی 2000 کیلۆگرامە نووسراوە دوو کەڕە دەتوانستی ینی 2 تان بە کورتەکەی ئۆتۆمبیلێک واتە قەمەرەیەک بارسایەکەی 2 تەنە 2000 کیلۆگرامە ئەنووسم بارسایی 2 تانەواتە 2 کەڕە دەتوانسێ کیلۆگرام بارسای سیارەکە لەسەر ڕێڕێکی بازنەی دەڕوات نیوەتیرەکەی بریتە لە 20 مەتر ئەوەش 20 مەتر ئەگەر ڕێگاکە تەخت بێت هاوکۆلکەی وەستاوە لێخشان نێوان تاکە و ڕێگاکە هاوکۆلکەی وەستاوە لێخشان نێوان تاکە و ڕێگاکە لە 10 بێ لێرە لەم پرسیارە دیقەت بە دووبارە کەلیمەی لێخشاندن بوونی هەیە هەستم پێی کرد هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن ئەمەش معنای ئەوەیە ئەم پرسیارەش بە هەمان فکری پرسیارگەی پێش هەلەکرێ FC کاتە FS ڕێک وەرە خوارە و ڕێک ئەنجامە بۆ دەرەچێت جا بزانین داوای چێکە گەورەترین خێرای چەندە کە ئۆتۆمبیلەکە دەتوانێت پێی بڕات بێ ئەوەی بخلیسکێت کەواتە گەورەترین خێرای مادەم ڕێڕەوەکە بازنەیە ئاسۆیە ئەوە بێ لێکەوتە خێرایی بکەواتە کەواتە گەورەترین لێکەوتە خێرایی وا چاکتیریشە ئێمە کەلیمەی گەورەترین لابەرین زۆرترین لێکەوتە خێرایی چەندە کە ئۆتۆمبیلەکە توانێت پێی بڕا چونکە لە ڕووی تەرجومەوە گەورەترین معنای ئەلعظەمە گەێنە کەلیمەی ئەلعظەم بەس بۆ خوا بەکارێ بۆیە زۆرترین ئێستا بەکارێ لە جیاتی کەلیمەی گەورەترین لە فیزیا بۆ ئاگاداریتان
وا چاکترە لە فیزیایە بڵین زۆرترین خێرایی چەندە چونکە کلمەی گەورەترین تەرجمەی ئەلئەعظەمە کە تەنها بۆ ناوی خوا بەکارێت بۆیە زۆرترین تەرجمەیەکی ڕاستترە بۆ ئەو کلمەیە. ئەڵێ زۆرترین خێرای چەندە کە ئۆتۆمبیلەکە ئەتوانێت پێی بڕات بێ ئەوەی پێی بخلیسکێت بێ ئەوەی بخلیسکێت ئەمەیە. لە دێڕی دووەمە نووسراوە هاوکۆلکەی وەستاوە لە خشانینەوەیان تایەکە و ڕێگاکە من خۆم لەگەڵ ئەو کەلیمەیەم بینی یەکسەر ئەڵێم چەقە هێز هەتا لە حاڵەتی جوڵەی بە سوڕایی ئۆتۆمبیلێک لەسەر ڕووتەختێکی ئاسووی ئەکاتە هێزی لێخشاندن FS کەواتە دووبارە بە هەمان فکرە حەلیەکەم. بەڵام بزانم چ یاسایەک بۆ چەقە هێز بەکاربێنم ئەوە FS معلومە MUS FN و FNەکەکەینەوە بە MG وەک سوالی پێشوو بەڵام ئەمایان کام بەکاربێنم ئایا وەکەوەی کە MAC بێ کام بەکاربێنم VT هەیە R هەیە M هەیە کەواتە ئاشکرایە M VT دووجا لەسەر R بەکارهێنم VTەکە داواکرای سوالەکە بەڕێنگی سووری نووسم بە لەسەر مسۆدەکە بۆی تەرکیزم لەسەری بێت و MUS دراوە و FNیش ئەکرێ لە جیاتی FN دووبارە بنووسمەکاتەوە MG لەنگای دواترا MG لە JFN داێنم. زۆر باشە جارێ ژمارەکان نانووسم مەبەستێکم هەیە لێی بۆ ئەوی وەکو سوالی هەڵبژاردنیشی لێ بکەم بزانم ئەوژۆکو ئەو هەندێک هێندی هەڵبژاردننی تیا دروست ناکەین ئەگەر پرسیارەکە حسابی نەبێ مەسەلەن بە شێوە هەڵبژاردن بێ ئێمەکان لا ئەبم کەواتە دووبارە لەم پرسیارەشا بارسایەکەم ناوێ خۆگەر مامۆستا سوالی بۆ هێنامەوە بارسایەکەشی نەیابوو هەر حەلەکرێ چونکە خۆی هەر کورتە بێتەوە گەر بە وریای سوالەکە حەڵکەم کەواتە لێرە ئەمە زیاترین خێراییە کە ئۆتۆمبیلەکە بتوانێت پێی بڕات ئەکاتە چی؟ ئەم ئاڕە ژێرەیە کە ڕەتیۆبەریکە R میو ستاتیک G هەر هەمووشی لە ژێر ڕێگا چکە بە وەرگرتنی ڕێگی دووجای هەردوو لە VT دووجاکە بێ بە VT ئەنجا ئەمە بۆ هەڵبژاردن دەسەیە یەتەوەڵێ زیاترین خێرای ئۆتۆمبیلێک لە ڕێڕێکی بازنەی ئاسۆیدا کە بتوانێت بە سەلامەتی پێچی بکاتەوە یەکێکە لەم پەیوەندیانە تۆ ئەم پەیوەندی هەڵبژێری ئیتر بە دەنەوەی کە بۆت بنووسێ بە غەڵەت بۆت بنووسیانە ئەمە چۆن بزانم لێرەوە دەریەکی دەرخیات بە کەڵگنایەت ڕێزمە زۆر کە سوا حەلیەکە ئەمە ئەنووسێ ئەڵێ وەڵاوە هاکە لێرەوە حەلیکە ئەوە شتێکی غەڵەتە تەلە بە فێری جنابێت تەنیا ڕقم دەرهێنێ و تەنیا ڕەنگە 2 دەرەجێ وەرگێ بەڵام لە ڕووی فیزیاوە هیچ فێر نەبووین بۆیە ئەمە هەوڵ بە خۆت دەری بێنە خۆت دروستکەری بە خۆت بهێنە دەرەوە لاوە کێشەکەەوە نە لە بەریەکەی نە دەرخەکەی نە لەوتێکە ئەمان عقل نێتەوە محەرفە لە بەرکی بۆ 2 سوال 5 یاسا 6 یاسا لە بەرەکەی نابێت هەوڵ بە خۆت ئەو دەرکردنە بکەی ئاڕەکەمان بریتە لە 20 متر میوستاتیک لە 10 بوو ئەمەش لە 10 تاودانیش بریتە لە 9.81 واتە تۆ بڵێ ئەمەدە لەگەڵەوە حوت کە ڕەبی 140 نزیکەی 144 ڕێگەکەی 12 کەواتە ئەمە 140 لە ڕەنگە 11 نزیک بێتەوە لە 12 11 پوینت بزانین 8 دەرەچێت تقریبا 11.72 11.72 کە ئەگەر ئەمە بە حاسیبێک حەلەکەمان بکەین ئەوە زیاترین خێرای ڕێپێدراوەکە ئۆتۆمبیلەکە بە سەلامەتی بتوانێت پێچی پێ بکاتەوە ئەگەر بزانی داوکۆلکەی وەستاوە لێشان لە 10 بینە سەر سوالی 35 ئەوە بەڕیز هەرسێکی دوای ئەویش هەوڵین 36 ئەگەر مەجال بوو حەلیکەین ئەویش لێخشاندنی تایە بەڵام بارەکەی لەمانە جیاوازە ئەبێ حسابی ئەو بەجیا بکەین و وردەکاریەکەی لەسەر باسکەین لە سوالی 35 پارچەیەک مس لە دووری 30 متر لە چەقی مێزێکی پۆڵایی کە توانای خولانەوەی هەیە دادەنرێت وا دابنین ئەمە مێزێکی پۆڵاییە توانای خولانەوەی هەیە پارچەیەکی مس ئەلێرە دانراوە هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن ئەمیش کەلیمەی لێخشاندنی تایە هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن لە نێوان مسەکە و مێزەکە 0.53 مێزەکە لە وەستانەوە دەزەکات بە خولانەوە ئۆمیگا ئایەکەی سفرە کەواتە ئەمە گۆشە خێرایە سەرەتایەکەی سفرە چکە باسی خولانەوەکە بە گۆشە تاودانێکی نەگۆڕ بڕەکەی کەواتە گۆشە تاودانی شیاومەتێ ئەلفا بڕەکەی نەگۆڕە ئەلفایەکی نەگۆڕ بڕەکەی چەندێکە 0.50 ڕادە بۆ چرکە دووجا ئەو کاتە چەندەکە دوای ئەوە پارچە مسەکە دەست بە خلیسکانەکە معنای ئەم پارچە مسە لەسەر مێزەکە ماوەتەوە کاتێ ئەم مێزە بە تەوری تۆرەکە ئاخولێتەوە لەوانەیە ئەم پارچە مسە لێرەوە گەیشت بێتە ئێرە دوای ئەوە بخلیسکێ جوڵە بەهێڵەکەی خۆی بکات کاتی پێویست چەندە لێرەوە هەتا ئەگاتە ئێرەوە دەست بە خلیسکانەکە ئەمە بەستی ئەوەیە
ئێرە ئەبێتە گۆشەخێرایی کۆتایی کە ئێمە نازانین چەنە داوای دڵتاتیەکە کراوە بەڵام ئەمە سێرم پرسیارە داوای کاتەکە لێرە دوو زانراومان هەیە ئەگەر داواکراوەکەش دڵتاتی بێ ئەمە سێ دراو ئێستا تا ئێستا هەیە لە پرسیارەکە بە داواکراوەکەەوە تەبەن ئێمە وتمان پرسیارە حسابیەکان دایمەنە بێ سێ زانراومان هەبێت ئەنجا چوارم نەزانراوە دۆزینەوە و حرفی پێنجەمیش دەستنیشانەکەین کە لە پرسیارەکە بە هیچ نوعی باسی نەکراوە بۆیەوە چاکە ئێستا من لێرە ئەم پرسیارە کەلیمەی لەخشاندنم بینی هاوکولکەی وەستا و لەخشاندنیاوە لە 153 بڵین من نازانمەم سوالە حەلکەم ڕاستەوخۆ فکرێمە بێ بۆ بێت کە FC کاتە FS بەڵام کەمێکی ژووریاییەوێ حەلەکەی ئایا من چەقهێز کام یاسایە حەلکەم لەو چوارێکە باسمان کرد FC MAC دانێم MVT دووجا لەسەر R دانێم MR ئۆمیگا دووجا دانێم مثلا MVT ئۆمیگا دانێم کامیان ئەمانە هەموو یەکات چەقهێزم چوار یاسایە بە زیرەکی هەڵێ بژێرم خۆ من ئەگەر ئۆمیگا Fم دەستکەوێت ئەوە بێ بە چوار حرف مثلا ئۆمیگا F باشە لە کامیانە هەیە لێ دو یاسا هەیە ئاسانترینیان MR ئۆمیگا دووجا باشە ئەم ئۆمیگایە بێ I بێ F بێ I نییە چونکە لەوەستانەوە دەستی پێ کردووە ئەی کامیانە Fە کەواتە من لێرەوە گەر بتوانم ئۆمیگا F بدۆزمەوە ئەبێ بە سێ حرفی زانراوە نەزانراوێک زۆر باشە بزانین ئەو بەریش میوS دراوە هاوکۆلکەی وەستاوە لەخشاندن FNیش بریتە لە کێشەکە MG خۆ ئەشزانین کەوا M و M'i ژەڕە کەواتە من لێرەوە ئەتوانم بڵێم ئۆمیگا F من دەزەکەوێ ئەویش دەکاتە دیقەت باکاتە ڕەنگی دووجای میوS کە ڕەنجی لەسەر R واتە ئەم ئاڕا بێ بە ژێرەوە بەردووجا شەڕە گوەرگرە ئەکاتەوە ئەمەش ئەتوانیت وەکو پرسیاری چەڵبژاندن حسابی وەکی ئێستا من ئەگەر ئۆمیگا Fم ببێ بە زانراو بەمەوە ئەبێ بە سێ زانراو داواکرایەکیش ئەوە چوار کەیتیانە دەلتافێتەیتیانە ئەم پرسیارە ئەوەش معنای ئەوەیە بە یاسای یەکەم ئەتوانیت گۆشەخێرایی بدۆزیتەوەی کۆتایی کە ئەکاتە ئۆمیگا I زاید ئەلفا دەلتاتی دەلتافێتەیتیانە هاوشێوم سوالێ ئەمەش دەلتافێتەیتیانە و داواکرایەکی شتێکە ئۆمیگا Fە کە ئەفو دەلتاتیە دەلتاتیەکەمان کەواتە بە ڕەنگی سوور بنووسین بۆی سەرنجمان ڕاکێشە بزانین چی حەلەکەین دەلتاتی نەزانراوە کەواتە حەلە بێت ماوە بزانین ئایا ئۆمیگا Fمان دەزەکەوێت میوSەکە دراوە لە 153 کە ڕەت تاودانی بکەین 9.8 نیوەتیرەی مێزەکەم نەنووسیوە ئەبێ درابێ 30 سانتیمە تاوە نیوەتیری مێزەکە دراوە 30 سانتیمە یعنی لە 3 مەتر ئەوەش ئەو کەواتە لێرەش لە 3 مەتر ئەو کات ئۆمیگا F ئەدۆزینەوە بزانین ئۆمیگا F چەنەکە ئەبێ تقریباً 4.16 دەرەچێ ئۆمیگا F 4.16 دەرەچێ ئەگەر بێت و نزیکردنەوەی ژمارەکان بکەی لە ساسەیەک فەرقەکە 4.16 ئەگەر ژمارەکان نزیک نەکەیتەوە ڕێک ئەو 4.16 دەرەچێ 4.16 دەرەچێ ئاگادار بە ئەو کەمە فەرقە لە نزیکردنەوەی ژمارەکان ڕەنگە 4.16 دەرچێ ئەگەر ژمارەکان کەمێکی وەرگی نزیکی مەکەرەوەی وەرگرە بە دەقیقی بۆردی 4.16 کاوەکو ئەوەی لە ژێرە ڕێگا ئەگەر بە حاسی ببیکی کەواتە سەینە دەلتاتی ئەگەر من بمەوێت دەلتاتی بدۆزمەوە ئەکاتە ئەلفا لەگەڵایەتی ئەبێ بە ژێرەی ئەو بەر چێ ئەو بەر ئۆمیگا Fە ئۆمیگا ئاشم ئایم بردووە بۆ لای لێم دەرکردووە بۆش ئێستا دیارە کات ئەدۆزرێتەوە ئۆمیگا F 4.16 ئۆمیگا I سفرە ئەلفا ئەبێ درابێت لە سوالەکانیوە هەر ژمارێک دابەشی نیوی بکەین ئەبێ بە دووەوە 4 لە 6 تەقسیم نیو ئەکاتە چوارەکە بێ بە 8 شەشەکەش بێ بە 12 کەواتە ئەفوو 4.16 بوو وانە کەمان بیرچوو دووجایکە واتە ژمارە تەقسیم نیو بکەی بێ بە دووەنە 2 کەڕە 4 8 2 شانزەی 32 8.32 کاتە دۆزینەوە چرکە ئەبێ ئەنجامی سوالەکە 8 لە 10 یان 8 لە 132 دەرچوو بێت بەو نوع پرسیارەکەمان تاو کرد کەواتە 4.16 دابەشی نیو ڕێک ئەبێ بە دووەوە 4 بێ بە 16 بێ بە 32 پوینتەکە ژۆک خۆی دانێرەوە ئەو کەواتە ئەگەر ئێستا دیقەتی هەر سێ سوالەکە بەم کە حەلمان کردووە دیقەت بە هەر سێکی بە هەمان فکرە حەلکرا سەرنجی هاوبەش چیە لێرە یعنی من ڕاهێنانیان پێداچوونەی گشتی فێرمەکە کە سوال حەلکەم نەک فێرم کاپچم سوال لەبەرکەم فێرکردنەکە لێرە لە هەر سێ سوالەکە 33 34 35 کەلیمەی لێخشاندنی تایە کە کەلیمەی لێخشاندنی تیا بوو چەقێز دەکات لێخشاندن بەکاربێنە بە هەمان هاوکێشە ئەوە ئۆتۆمبیلەوە پارچەی مسومێزەکە کە سێرەکەی بە هەمان فکرە حەلە بێت
ڕاستە لەوانەیە هەنگاوێکی لەوانە زیاتر بێ بەڵام دیقەت بە ئەساسیەکەی کلیلی هەلەکەی چەقەهێز دەکاتە هێزی لێخشاندن ئەی ئەم فکرێ بۆ ئەبێ بۆ لولەکی خولخۆر نەبێ خۆیش باسی لێخشاندنەکە ئەو سوالە لە خۆمان بکەین و زۆر جاریش تەلەبەکانمان کێشیان لە لولەکی خولخۆرە هەیە تەڵێم من بۆ لە لولەکی خولخۆر تێناگەم لولەکی خولخۆر ڕاستە باسی هێزی لێخشاندنەکە بەڵام ئاگادار بە قورسایی ئەم پارچە پارەیە لەسەر مێزەکەی واتە کێشەکەی بۆ زەویە کاردانەوە بۆ سەرۆیە قورسای ئۆتۆمبیل لەسەر زەویە کاردانەوەکەی بۆ سەرۆیە ئەم وەکو ئەم ڕسمەی کردومە ئەمە کێشەکەی بۆ خوارەوەیە کاردانەوەکەی بۆ سەرۆیە بەڵام لولەکی خولخۆر وان نییە ژێرپێکەی لا ئەبرێ ژێرپێکەی لا ئەبرێ کاتێ ژێرپێکەی لا ئەبەی سەیرەکەی ئەو کەسە بە هەڵواسرایە مێنێتەوە لە لولەکەکە ناشکەوێتە خوارەوە بە مەرجێک بە خێراییکی دیاریکراو واتە بە گۆشە خێراییکی دیاریکراو کەمتر نەخولێنرێتەوە لەو کاتە پشتی جووتە بێ بە دیوارەکەەوە قورساییەکەی لەسەر دیوارەکەی واتە هێزێکی کارەخا سەر دیوارەکە بۆ دەرەوە کاردانەوەی دیوارەکە لەسەر لەشی ئەبێ بە چەقێز واتە هێزی لەخشاندن نابێ بە چەقێز لە لولەکەکە بەڵکو کاردانەوەی دیوارەکە ئەی هێزی لەخشاند چی دەورێکیە هێزی لەخشاندن لە بینی جلەکانی دیوارەکە یەکسانە بێ بە کێشەکەی پاسەنگێکا بۆیە ناکەوێتە خوارەوە خۆ ئەگەر بێت و تۆ خێرای خولانەوە کەم بکەیتەوە ئەیش پشتیش لێ بێ بە دیوارەکەەوە هێزی کار کەمەکە کاردانەش کە چەقێزە بەش ناکا بۆ مانەوەی لە بازنەکە بۆیە هێزی لێخشاندن کەمە ئەو کاتە کە پشتشل بێ بە دیوارەکەەوە واتە تۆ جوان پشتە جوود نەبووە و ئەو کات هێزی لێخشانەکەش پارسەنگی کێژ ناکا بۆی ئەگەر هێواشیکەینەوە و ژێرپێکە نەخێنەوە ژێرپەی ئەو کەسە وردە ئەخلیسکێتە خوارەوە پرسیاری 36 ئەگەر هەلکەین لەسەر لولەکی خولخۆر هەوڵێم لێرە ڕسمەکەی بکەم و لێرەش هەلەکەی پرسیاری ئەنجا 36 ئاخر سوالی پێداچوونەوەی گشتیە لەسەر چەقێز دەستگای کێشکردنیان لولەکی خولخۆر با بە بچکۆلەی ڕسمەکەی بکەین لێرە هەر یاریزانێگەر کەسێک بچێتە ناو لولەکەکەوە وردە ئەخلیسکێ بۆ لای دیوارەکە ئەگەر بمانەوێت ژێرپێکەشی لابەرین بە مەرجێک لە گۆشە خێرایکی دیاریکا کەمتر نەخولێنرێتەوە ئەوە ئەو کەسە بە هەڵواسرایە مێنێتەوە و ناکەوێتە خوارەوە کەمترین هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن لە نێوان جلەکانی دیوارەکە چەندە ئەگەر بزانیت ئەم لولەکە بە گۆشە خێرایی 5 ڕاد بۆ چرکە خوێنینەوە و نیوەتیرەی لولەکەکەش 3 مەترە ئاڕیش 3 مەترە کەواتە ئەم شتە چۆن ڕۆیە کاتێکە دەست بە خولانەوە کاوردە و کەسە لە هەر شوێنێکا بێخلیسکێ بۆ لای دیوارەکە تا پشتی تاوا جووتە بێ پاشان سەری جووتە بێ بە دیوارەکەەوە ئەمە شێزێکی لەخشاندن بۆ سەرەوە دروستەکە پارسەنگی کێشەکەیەکا بۆ خوارەوە بەمنەوە کەواتە هێزێکی لەخشاندن کە دائیمەن پێچوانە ڕاستەی جوڵێ بۆ سەرەوە دروست دەبێت ستاتیک فریکشن بۆ خوارەوەش کێشەکەی MG پارسەنگی ئەم کێشەکە ئەو کەسەش هێزێکی کاری خسۆت سەر دیوارەکە بۆ دەرەوە هێزی کار کە یەکسان ئەبێت بە کاردانەوە FN ئەم FNە چەقەهێزی بۆ دروستەکە ڕۆکاتە چەقی بازنەکە ئەم چەقەهێزە ئاڕاستی خێرای لێکەوتەکە گۆڕێ خێراکی بە ئاڕاستی لێکەوتە گۆڕێ بەم شێوەیە زەلامەکە لەسەر چێوەکە هێڵێتەوە و ناکەوێتە خوارەوە بە مەرجێک لە گۆشە خێرایکی دیاریکا و کەمتر نەیخولێنینەوە ئەڵێ لەم کاتە هاوکۆلکەی وەستاوە لێخشان لە نێوان جلەکانی یاریزانەکە و دیوارەکە بدۆزەرەوە کەمترین هاوکۆلکەی وەستاوە لێخشاندن چەندە لە نێوان جلەکانی دیوارەکە پرسیارەکانی دەستگای کێشکردن یان لولەکی خولخۆر هەر هەمووی لە هەموو عالەمە داوای هەر شتێکی لێکردی بە هەرنەوەی هاتەوە بەم فکرێ سوالەکان هەلەکەین و ئەبێت بە ئاسانترین جۆری پرسیار ئەو پرسیارەکە دیقەت بە ئەگەر پرسیارێکی دەستگای کێشکردنیان لولەکی خولخۆرمان بۆ هاتەوە ئەڵێن پێویستە بەم دیێڕە سوالەکە دەست پێکەی بۆ هەلکردن پێویستە لە کەمترین گۆشە خێراییدا یان ئەڵێ پێویستە لە کەمترین لێکەوتە خێرایی کەسەکەدا ئەمە پێویستە لە کەمترین گۆشە خێراییدا هێزی لێخشاندن واتە ستاتیک فریکشن یەکسان ببێت بە MG دیقەت بە لێرە نەمنووسیوە چەقەهێز ئەکاتە هێزی لێخشاندن هەر چەندە بابەتەکەش لێخشاندنە چونکە ئەو کەسە فەرقی هەیە حاڵەتەکەی قورساییەکەی واتە و هێزی کاری ئێستای خاتە سەر دیوارەکە بۆ دەرەوە ڕۆزەوی نییە تا بڵێ مەڵای چەقەهێز ئەکاتە هێزی لێخشاندن نەخێر هێزی لێخشاندن ئەکاتە چێژ لێرە هێزی لێخشاندنی یاساکەی چییە؟ میو FN ئەو بەریش MG لێرە فکرێکە ئەو FN وتمان ئەکاتە چەقەهێز باش ئەمە FN ئەکاتە چەقەهێز ئێمە ئەمانەوێ بخەینە ئێرە بە لە بریدانان چەقەهێز کامی ئاسادانم من گۆشە خێرایم هەیە
لەبەرەوە یاسان هەڵبژێرە چقێس کە گۆشە خێرایتە ئێم ئار ئۆمیگا دوجا هەڵبژێرە باشترە ئێم زووتر سوالەکە ئایا بەدەستەوە بەڵام خۆ ئەمەشیان بەکاربێنی هەر ڕاست دەرەچێت MVT دوجا لەسەر ئار ئەشکرێەوە بە هەڵ بەکاربێنی بکەی بە ڕێگەی دووەم بەڵام ئەمەیان سەریعە بە هەنگایەک زووتر حەل ئەبێ بۆیە دانانی قیمەتی FN MVT MR ئۆمیگا دوجا دائەنین وەکو ڕێگای یەکەم ئەو سا MUS دیقەت بە سوالەکەم چی لێ هات MUS ئەکاتە MUS کەڕەتی FC یەکەمان بریتێ بێ لە MR ئۆمیگا دوجا زۆر باش ئەی ئەو بەر MG ئێستاکە لە هەردوو لا M هەیە بە دابەشکردنی هەردوو لا بەسەر ئێمە کەمترین هاوکۆڵکەی وەستاوە لێخشاندن ئەوە بوو بە ئەنجامی پرسیارەکە بەڵام ئێستا ئامادەش یەکەین بۆ هەڵبژاردن نەک هەر سوالی حسابی ینی فکری سوالی هەڵبژاردنیش فێر بین شەر نییە بە حسابی بێتەوە گەم کتێبە شەرتە بەم نەوە بداتێ مەسەلەن G لەسەر R ئۆمیگا دوجا ئەمە داتێ ئەڵێ کەمترین هاوکۆڵکەی وەستاوە لێخشاندنیوان جلەکانی کەسێک لە ناولۆریکی خۆڵخۆردا وا بێت کە ژێپێکەی لابرا و بە هەڵواسراوی مایە و نەکەوێتە خوارەوە ئەکاتە هیچێک لەم پەیوەندیانە جی لەسەر ئار ئۆمیگا دوجا هەڵ ئەبژێری کەواتە ئەمە بوو بە سوالی هەڵبژاردن ئەگەر وەکو حسابی حەلیکەم وەکۆم سوالەکە حسابیە ئەوە جیە زانین 9.8 و نیوەتری لولەکەکە سێ و ئۆمیگا 5 دوجا 25 ئەمە تقریباً تەقسیم 75 ئەگەر کورتی بکەینەوە تقریباً بەسەر ئەمەدا ئەمەیان 75 بەسەر 5 بیکەین ئەو دوو بەسەر 5 بکەین 35 و هەروەها بەسەر 5 بەسەر 5 حوکەڕە 35 و ئەگە کورتی بکەیتەوە زیاتر ئەکاتە چەند 0.13 لەدایەک تقریباً یان 130 میو ئێس کێ زانی هاوکۆڵکەی وەستاوە لێخشانیەکەی پێوانەکەی چی بنووسم نیەتی کەواتە ئەگەر بێت و ئەنجامەکە 0.1 یەکەی لەگەڵا نووسی بوو تۆ نابێڵی بژێری ئەبێ بگەڕی هەر عینەن ڕقم بەبێ یەکە نووسرابێ لەوانەیەوە مامۆستای فێڵی چوار لێ بکە ئەمە بنووسێ بە یەکەیەکەوە بنووسێ نیوتن نووسێ مەتر بۆ چرکە سەرێ لێت یەک با بە کورتەکەی ڕات بۆ چرکە دووجا شتێکی وا بنووسێ توانەی چێڵ نابژێری ڕاستە تۆ ڕقەمەوە دەرێناوە ئەڵەی هاوکۆڵکەی وەستاوە لێخشاندن یەکەی نییە ئەبێ من ئەمان هەڵبژێرم کە یەکەی لەگەڵانیە مەسەلەن چوار هەر ئەوە دەهاتێ بە چوارنەوە بەس یەکەکەی یەکەو بۆ نووس هیچیان هەڵ نابژێریوان هەڵبژێری کە ئاوایە یەکەی نییە چونکە هاوکۆڵکەی نمرەکەم خۆشەوێ شانازی پێواکەم منیش نمرەکەم خۆشەوێ چونکە خەونی چەند ساڵی منە هاوڕێیەتیمان داهاتوومان پێکەوە بنێت وێنەکانمان جوانترە بن لەگەڵ نمرەکانمان هەمووان دڵخۆشین بە سەرکەوتنمان بە ئایندەمان بە نمرەکانمان ئایندەتان لەگەڵ پەیمانگەی سلێمانی بەدەست بێنن پەیمانگای سلێمانی